فیلمەکەی دێدپوڵ و وۆڵڤەڕین تەقینەوەکی گەورەی دروست کرد و نرخی یاریەکەی کە 11 ساڵە بڵاو کراوەتەوانێ فڕاندی. لەم دووە لە FC25 هەر ئەوە نەماوە یاریزانەکانن زۆر باش بن بۆ یاریکردن باش بێ، بەڵکو ئەبێ لە ڕووی تەکتیکی شەوانێ زۆر گۆڕانکاری بکەیت. پەرپێدەرێکی پێشوو لە کۆمپانیای ڕۆکستار ئەڵێ GTA 6 ئەوە نییە کە چاوەڕوانی دەکەن و ئەو پاسدانە گەورەیە نابێت بەرامبەر بە GTA 5. ئایا مەبەستی چییە؟ و ئایا یاری GTA 6 بەپێی هەواڵەکان دوا ئەکەوێت ئەگەر دواش بکەوێت لەبەر چی؟ و کۆمپانیای تێکتوش ترسێکی زۆری هەیە کە GTA 6 بڵاو بکرێتەوانێ پێداچوونەوەکان لاواز بن و فرۆشی یاریەکەش کەم بێت. بۆ زانینی هەموومانە و زیاتر بینەرمان بن. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم، بەخێر بێن ئاوەڕێیان. من میر عومەرم. ئەمە زنجیرێکی تری پرۆگرامی سپەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت، بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لە یاد نەکەن لایکیان بڕگێ بکەن، لە هاوڕێکانتان شێریکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتدا بنووسن. ئێستاش با دەست پێ بکەین. لە نێوترین ڤیدیۆی FC25 و ناوە کۆنەکەی FIFA 25 کە زیاتر لە 4 خولەک بوو لە یوتیوب بڵاو کراوانێ زانیاری نوێمان دەربارەی شێواز یاریکردنی FC25 زانی، ئەویش تایبەتمەندیەکی بۆ زیاکراوە بە ناوی FCIQ. طبعاً ئەمە وا دەکات لە ڕووی یاریکردن و تەکتیک و هەڵبژاردننی یاریزان و شوێنی یاریزان گۆڕانکاریەکی زۆر لە یاریەکەیە ببینیت. ئەویش ئەم جارە FCIQ لە 3 بەشی سەرەکی پێکاتووە. تاکتیک تیم واتە لە ئێستادا مەرج نییە تۆ بێ باشترین یاریزانەکانی هەبێ و هەر یاریزانێک لە شوێنێکە بۆی بتوانانی لە بەرامبەرەکەت بەریتەوانێ، بەڵکو ئەبێ ئەو یاریزانی کە هەڵیەبژێری بەپێی ئەو تاکتیکەی کە دای ئەنەی گونجاو بێت تاکو بتوانن بە یەکەوە مامەڵە بکەن. ئەمە یەک دووش تایبەتمەندیەکی تریشی هەیە FCIQ، ئەویش پلێر ڕۆڵە کە هەر یاریزانێک چەند ڕۆڵێکی هەیە لە کاتی دانانی تەشکیلەی یاریەکەیە ڕۆڵێکی پێبەخشی یان زیاتر لە ڕۆڵێکی پێ ئەبەخشی بەپێی ئەو ڕۆڵی کە بە یاریزانەکەی بەخشی بەو شێوازە بەویستی تۆ یاری دەکات. ئەمە شوا دەکات کە زیاتر لە شێوازێک لە زیاتر لە شوێنێکە یاریزانەکەت گۆڕانکاری بکە و هەنێ لە یاریزانەکانیش تایبەتمەندیان یان ڕۆڵیان لە یاریزانێکی ئاسایی تر زیاترە، وا دەکات با بڵێن خاڵێکی بەێسترێ پێبەخشێت. لە هەمان کاتە گۆڕانکاریەکی تریشەیە بە ناوی سمارت تاکتیک، واتە لە ناوڕاستی یاریەکەیە بەپێی جەوی یاریەکە ئایا لە پێش یا لە دووە ڕاستەوخۆ بە یەک دوگمە ئەتوانی تاکتیکەکە و بگۆڕیت و یاریزانەکان لە کاتی یاریکردن ڕوو بە ڕووبوونەوە یان شوێنیان لە تەشکیلەدا ئەگۆڕێت. ئەمی شوا دەکات ئەم جارە یاری FC25 لە ڕووی زیرەکی دەستکردەوانێ گۆڕانکارێکی زۆر بە یاریەکەەوە بێت و لە کاتی ئەڵتیمەیت تیم و لە بەشی کڵاو و لە بەشی مانەجەریش کاریار مانەجەر ئەبێ بزانی یاریزانەکانی بە شێوازی هەڵەبژێری چۆن دایانەی تاکتیکەکەیان چی بێ، هەر یاریزانێک چ ڕۆڵێکی پێبەخشی بۆ ئەوەی باشترین ئاست پێشکەش بکات. لە هەمان کاتیشدا ئەوە مازانی کە پلیستایل یاریزانەکان تایبەتمەندی تری بۆ ئاتۆکاری یاریزانێک چ پلیستایلێکیە یا بە شێوازی یاریەکە سکێڵ یاریزانەکان زیاتر بنواتە ئەو جوڵە هوەریانی کە لە بەرامبەر با بڵێن یاریزانی تیمی بەرامبەر ئەنجامی ئەدات. لە هەمان کاتیشدا جوڵەی تازە دروست بووە بۆ دروستبوونی فاوڵ. بۆ نمونەیەکی لە جوڵەکان ئەوەیە کە یاریزان لە پشتەوانێ تیشێرت درێس یاریزانەکە بگرێ و ڕای کێشی و بیا بە عەرزە. لە هەمان کاتە وردەکاری تری دروستبوونی گرافیک لە کاتی جوڵەدا جلەکە بە وردەکاریەکی زیاتر لە ڕاستی جلی یاریزان و درێسی یاریزانەکان ئەجوڵێ و گرافیک یاریزانەکانش بە هەمان شێوە و جوڵانی قژیان و جوڵان و چاویان و بە هەمان شێوەش جەستەیان. و لە هەمان کاتە هایپەرمۆشن دووبارە گەڕێتەوانێت کە لە FC25 کە لە FC24 بینیمان یاریزانەکان جوڵەی زیاتری هەیە لە ڕووی فیزیایی، لە ڕووی بازدان، لە ڕووی شوتلێیان، لە ڕووی کەوتن، لە ڕووی هەستانەوە. لە هەمان کاتێ ئاهەنگگێڕانی تازەی تێدایە کە یاریزانەکە و گۆڵ بکات چۆن ئاهەنگ بگێڕێ. ئەمە گەورەترین و زۆرترین ئەو زانیاریانەیە کە تا ئێستا زانراوە دەربارەی شێوازی یاریزانەکە، ئەو ڕۆڵی ئەیبینێ، ئەو تاکتیکەی دایانی تاکو بتوانێت لە کاتی یاریکردنە لە تیپی بەرامبەر بە ئاسانتر بەریتەوانێ و لە یاریزانێکەوە بۆ یاریزانێکە گۆڕێ و خاڵێکی زۆر گرنگیش ئەویش ئەوەیە ئەو شێوازە تاکتیکەی کە تۆ دای ئەنی بۆ یاریزانەکان و ئەو ڕۆڵانی پیانە بەخشی ئەتوانی بە شوی کۆد بڵاویکی توانێت کەسێکی تر ئەو کۆدە داغڵ بکات هەمان تاکتیک کە ئەو چی کردووە لە تیمەکەیە بۆ تۆش زیا ببێت وەکو با بڵێن مۆدێک و سوود لە
ئەست و لێزانین و شێوازی یاریزانێ بنێری خۆشە لەسەر ئەو یاریزانە ڕابهێنی. یاریەکە 27 بە پلەیستێشن 4 و پلەیستێشن 5 ئەکسبۆکس وەن و ئەکسبۆکس سیریس و سیریس و کۆمپیوتەر بڵاو دەکرێتەوانێ. ئایا تووشی لە گەیمەرانی یاری FC یان فیفای ڕابردوو و چاوەڕوانی ئەم بەشەیت و ڕاشت چییە دەربارەی ئەم گۆڕانکاریانەوە بە تایبەتی لە ڕووی ڕاستەقینەوە جوڵە یاریزانەکان و لە هەمان کاتیشە تەکتیک. کارمەندێکی پێشووی بەشی پەرەپێدان لە ڕۆکسار بە ناوی ئۆبی فرنج دەڵێ یاری GTA 6 بەو شێوازە نابێ کە ساڵانێکی زۆرە گەیمەران چاوەڕوانی دەکەن. واتە چی؟ واتە ئەو بازدانە گەورە نابینین لە ڕووی گەیمپلێ و لە ڕووی گرافیک کە پێشتر لە یاریە کۆنەکانە بینیومانە و گەیمەرانیش نابێ با بڵێن بنمیچی پێشبینیەکانیان زۆر بەرزکەن. چونکە گەر زۆر بەرزیکەن و لە کات یارەکە بڵاوکرا ئەوە دەرنەچوو ئەوە لە خۆیانەوە دەڵێن یارەکە بەو شێوازە نەبوو. لە کاتێکدا لەوانەیە یارەکە زۆر لە ڕووی گرافیک و لە ڕووی گەیمپلێوانێ نایە بەڵام کاتێک تۆ چاوەڕی شتێکی زۆر لەوە گەورەترەکەیت و بەڵام یارەکە بەو شێوازە نابێت لەوانەیە بەچایەکی کەمتر یان بڵێ یارەکە خراپە. لە هەمان کاتە دەڵێ کاتی یاری سان ئاندرێس بڵاو کرایەوانێ لەسەر پلەیستێشن 2 بازدانێکی گەورە بوو بەڵام کە GTA 4 بڵاو کرایەوانێ لەسەرنەوەی نوێ ئەوە بازدانەکە زۆر گەورە بوو لە ڕووی گەیمپلێ و لە ڕووی فیزیای و لە ڕووی گرافیکەوە. لە هەمان کاتە کاتی GTA 2 بڵاو کرایەوانێ یاریەکە کامێرەکە لە ئاسمانەوە بوو یاریکی زۆر سادە بوو لە ڕووی گرافیکەوە بەڵام کە GTA 3 بڵاو کرایەوە یاریەکە بوو بە 3D گرافیکێکی بەرزتر واتە بازدانێکی زۆر گەورەمان ئەبینی. ئەڵێ جیاوازی نێوان پلەیستێشن 1 و پلەیستێشن 2 زۆر گەورە بوو ئەو کاتە بەڵام لە ئێستاە جیاوازی پلەیستێشن 4 و پلەیستێشن 5 ئەو گەورەیە نییە. هەر بۆیە چاوەڕێ ئەوە مەکەن یاری GTA 6 لە ڕووی گرافیکەوانێ زۆر فەرقی هەبێ و بازدانێکی گەورە بێت بەرامبەر بە GTA 5 کە لەسەر پلەیستێشن 4 و پلەیستێشن 3 بڵاو کرایەوانێ. تەبعاً ئەڵێ من زانیاری نییە لەسەر یاریەکە چونکە ئەم پەرەپێدەرە پێشتر لەسەر یاری GTA 4 و سان ئاندرێس کاری کردووە بەڵام دەڵێ ئێمە لە سەردەمێکە ئەژین تەکنۆلۆژیا زۆر بە خێرایی پێش ئەکەوێت و ناتوانین لە مایەکی کاتی کەمە ئەو گەورە گۆڕانکاری گرافیکە ببینین ساڵانی 20 ساڵ پێش ئێستا 15 ساڵ پێش ئێستا بەڵێ دەرئەکە و تەکنۆلۆژیاکان بەڵام لە ئێستادا زەحمەتە بەڵام پێی وایە لە کاتی بڵاوکردنەوەی GTA 6 دەنگدانەوەیکی گەورە دروست دەکات و جیاواز دەبێت و فرۆشێکی زۆر ئەبێت. لە هەمان کاتە هەواڵ بڵاوبووانێ کاڵێن یاری GTA 6 دوا ئەکەوێ بەڵام ئایا یاری GTA 6 بۆ دوا بکەوێ لەبەر ئەوەی لە سندیکای ئەکتەرانی دەنگی SAG ئافترا خۆپیشاندانێکیان ئەنجامدا کە بەوە ڕازی نین کە لە ئێستادا زیرەکی دەستکرد بەکار دێت کە ڕۆڵی ئەمان ببینێت واتە ئەم پیشانی ئەمان نامێنێت باشە زیرەکی دەستکرد شوێنیان ئەگرێتەوانێ و توێچوو یارەکان کەمترە بێت هەر بۆیە بەشێک با بڵێن لە ئەوە لەوانی کە سەر بەم سندیکایان خۆپیشاندانیان کرد و مانیان گرت بۆیە کەسانێک پێیان وابوو بەشێک لەو کارمەندانە یان بەشێک لەو ئەکتەرانە لەگەڵ کۆمپانیای ڕۆکسارە کارەکەن و ئەکتەری دەنگین ئەوانیش ئەگەرمان بگرن یاریەکە دوا ئەکەوێت بەڵام بە فەرمی لە کۆتاکۆوانێ زانیمان کە یەکێک لە با بڵێن ئەندامانی ڕۆکسار وتی یان تەیکتو بە شێوەیەکی گشتی کە با بڵێن خاوەنی ڕۆکسارە وتی نەخێر لە ئێستادا کارەکان بە شێوەیەکی باش دەڕوا و ئەوانیش ڕاستەمانیان گرتووە بەڵام لە هەمان کاتیشدا کار و با بڵێن پیشەی خۆیان ئەکەن و ئەمەش نابێتە هۆکاری ئەوەی کە یاریەکە دوا بکەوێت واتە لە کاتی خۆی 2025 بڵاوەکرێتەوانێ و لە هەمان کاتیشدا پرسیار زۆر بووە دەنگۆ زۆر دروست بوو ئایا کەی دووەم تریلەری فەرمی یاری GTA 6 ئەبینین لەم ماوەیە پۆستەرێ بڵاوکراوە لە پەڕەی فەرمی ڕۆکستار کە ماتۆڕێک با بڵێن لە پشتەوانێ هێمای ڕەقەمی ماتۆڕەکە ئاماژەیەک بۆ دەکات بە پێی و ژمارانی دانراوە لێکۆڵینەوەیان بۆ کردووە کە یاریەکە چواریدا دووەم تریلەری بڵاو ئەبێتەوانێ و لە مانگی هەشتیشە لەوانەیە زانیاری نوێمان دەستکەوێت چووکە راپۆرتی دارایی با بڵێن تێکتو بڵاو بێتەوانێ و هەچ کاتێکیشکە ئەم راپۆرتانە بڵاو ئەبێتەوە لایەن کۆمپانیای تێکتووانێ ئەوە دوای ئەوە هەواڵێک دەبیستنیتر لە یاری ڕێدێت و GTA 5 شاوا بوو بۆیە دەنگۆکان بەو شێوازەیە کە یاریەکە دواناکەوێت باڵین بەپی تیمێک تیمی با بڵێن بەرپرس لە ڕۆکسار لە هەمان کاتیشدا یاریەکە تریلەری دووەمی چواریدا بڵاو ئەکرێتەوانێ ڕای ئێوە دەربارەی هەواڵات چییە دڵخۆشن بەوەی کە بەم نزیکانە تریلەرێک ئەبینن کە جارێ دەنگۆیە و لە هەمان کاتیشدا ڕاچۆن ئایارەکە دو ئەکەوێیانە و لە هەمان گاشا لەو باوەڕێی کە قسەی ئەم پەرەپێدەرە ڕاست بێ کە ئەو گرافیکە گەورە زەبەلاحە جیاوازە نابینین بەراورد بە GTA 5 لە ماوەی ڕابردووەکی لە دیارترین فیلمەکانی ئەم ساڵ بڵاو کراوانێ دێت
ئەند وۆڵڤەرین کە هەردوو پاڵەوانی مارڤێڵ وۆڵڤەرین دووبارە گەڕێتەوانێ لەگەڵ دێدپۆڵە کە کەسانێکی زۆر بەدڵیان بوو تەقینەوەکی گەورەی دروست کرد و قازانجێکی زۆری بۆ مارڤێڵ هەیە کە دوای ئەوەی کە ئەم فیلمە بڵاو بۆوانێ 11 ساڵ پێش ئێستا و بە تایبەتیش ساڵی 2013 کۆتە یاری دێدپوڵ بڵاو کرایەوانێ کە لەلایەن ئەکتیڤیژنەوە بڵاوکرا سەر پلەیستیشن 3 و پلەیستیشنی 4 بڵاو کرایەوانێ تەبعاً یارەکە ئەو کاتە و سەرکەوتنە گەورە و ئەو قازانجە گەورەی بەدەست نهێنا بەڵام دوای ئەوەی کە ئەم با بڵێن فیلمە سەرکەوتنێکی زۆری بەدەستێنا کەسانێکی زۆر حەزیان کرد دووبارە بگەڕێنەوەوانێ ئەو یاری بکەن کەسانێکی زۆر نەیانزانیەوە کە دێدپوڵ پێش 11 ساڵ یاریکی با بڵێن بۆ بڵاو کراوەتوانێ و نرخی یاریەکە فری لە ئیبەی نرخی گەیشتە نزیکەی $140 لە کاتێکدا ئەو یاریە خۆی نرخی $20 $30 بووە بەڵام ئەبینین سایاسان نرخەکەی بەرز بۆتوانێ دەوەنە نرخەکەی بەرز بۆتەوانێ گەیمەرانێکی زۆر لەسەر ئەو یاریە کڕن و ئەنو یاری پێ بکەن ئەوانە کە یاریەکەشیانێ نرخیان بەرز کردوتوانێ بۆی زۆرترین قازانجی لێ بکەن ئایا ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە چییە کە بینیمان پێشتریش زنجیرەی فاڵاوت بڵاو کرایەوانێ لەسەر ئەمەزۆن ئەوەنە زنجیرەکە سەرکەوتوو بوو بە مەلاین دۆلار دوای ئەوە یارەکە قازانجی کرد چونکە کەسانێکی زۆر زنجیرەکان بەدڵ بوو دووباراتنەوانێ بەشەکانی تری فاڵاوتیان کرد تاکو دووبارە خۆیان بچن ناو جیهانەکەوانی و خۆیان یاری بکەن بەڕای من ئەمە لە ڕووی مارکێتینەوانێ هۆکارێکی زۆر گرنگە کە تۆ فیلمێ زنجیرەیە دروستکەی بێتە هۆکاری ئەوەی کە ئەگەر کاڵای تری هەبێ بەرهەمی تری هەبێ بەناڕاستەوە خۆی ببێ بە ڕێکلامێکیش بۆ ئەو بێ بە مارکێتین و بە بازاڕکردنێ بۆیش ئەویش قازانجێکی زۆر بکات و کەسانێکی زۆر دووبارە بگەڕێنەوە بۆ یاریە و دڵنیاشم لە ستۆریش ئەواتە بە شێوەی ڕقەمی بە شێوەی دیجیتاڵی یاریەکە فرۆشی زۆر بوو ئەمەوە بە بۆنەی فیلمی دێدپوڵ و وۆڵڤەرین ئاتوکی لە بینەرانی ئەم فیلمیان بەشەکانی تری دێدپوڵە بینیوە و ئەگەر یاریەکە شکردو خۆم کردومە یاریکی کۆمیدی چێژبەخشی شوتەرە بینایەژی کەسی سێمە ڕاچێ دەرباری فیلمەکە و یاریەکانی ولێرەدا هاتینە کۆتایی سبەی گەیمینیم هەفتەیەمان بە هیوای بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێ بینی بێت بەڵامە کۆمجار لات نەگەن ئەگەرم بڕگێتان بەدڵ بوو لایکی بکەن لە هاوڕەکانتان شەرین و ڕای خۆشتان دەرباری هەواڵەکان لە کۆمنتتا بنووسن و ئەگەر لە یوتیوب وانێ بینەرمانن لە یاد نەگەن سابسکرایبی کەناڵکەن و زەنگۆڵەکە چالاکەن بۆی ڤیدیۆکانتان باگادارکردنەوە پێ بگات و ئەگەر لە سۆشڵ میدیاکانی ترەوانێ فۆلۆی هەژمار لە یاد نەگەن من میرۆمەرم لە سبەی گەیمینەوانێ سەلام عەلیکوم